هەریەک لەم هاوڵاتیانە چەندین ساڵە لەم گەڕەکەدا نیشتەجێن. ئێرە گەڕەکی مەڵکەندی شاری سلەیمانیە. ماوەی چەند ڕۆژێکە ئەم هاوڵاتیانە ئاگادار کراونەتەوە کە زەوی و خانۆکانیان چۆڵ بکەن، چونکە مڵکی زانکۆی سلەیمانیە. بەهادین حەمە ساڵح زیاتر لە 40 ساڵە لەم گەڕەکەدا نیشتەجێ و نیگەرانە لەو بڕیارە و دەڵێت بەشێک لە خانۆکەی کە ئێستا تێیدا نیشتەجێیە تێک دەدرێت و دەژڵێت ئامادەش نیم چۆڵی بکەم. من خۆم فۆرمی نەوەسێشم بۆ کردووە کە بڕیارەکەی کاکۆسە دەریکرد خانۆ بێت تاپەکان بریا ئەوە تا پێمە. دوایەوە هی محافظ ئەنجومەنی محافظێتم هەمی پێەیە. دوای ئەوە بە سێ حاکم بڕیاریان ناوە کە ئەم خانووی منە نەڕوخێ. لەبەرەوەی نیشتە 12 سەرخێزانی تایە. باوکو دایکم لەم خانووا مردوون. ماڵا 20 مەتری بەرەکەوێ، ئەوە 20 بەرەکەوێ، ئەوەی سەروتر 40 مەتری بەرەکەوێ، ئەوە 70 مەتری بەرەکەوێتتر ئاوان. ئەوەی خۆم 100 شتێکە. داواکەم لەو بەرپرسانە لەو کار بەدەسانە ئەم کێشەمان بۆ حلکەن. من باوکو دایکم لەوێ بڕاوەتەوە ئێستا و بێت تێکی با چۆنە بێ. ئەبێ بیکا بەسەر مناڵەکان کوژێ بەخوا ناین بەدەرەوە. گۆڤەند ڕەئوف هاوڵاتیەکی دیکەی ئەم گەڕەکەیە و دەڵێت تاپۆکردنی بەشێک لەو زەوی و خانوانەی تێیدا نیشتەجێن لەسەر زانکۆی سلەیمانی بەبێ ئاگادارکردنەوەی ئەوان بووە. کەوتوینەتە گرفتێکەوە لەگەڵ سەرۆکایەتی زانکۆی سلێمانیە. ئەوان لە ڕێگەی تاپۆی سلێمانیەوە ئەرزایان پێدراوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ خەڵک، چونکە ئەفزەڵیەت بە خەڵکە چونکە ئێمە دانیشتوانی ئەم گەڕەکەین. سەرۆکی زانکۆی سلەیمانیش لەو بارەیەوە دەڵێت ئەو کەسانەی لەو شوێنە نیشتەجێن دەریان ناکەن، بەڵکو تەنها ئەو شوێنانە تێک دەدرێت کە تەجاوزی تێدا ئەنجام دراوە. ئەو مڵکانەی مەڵکەنی زانکۆی سلێمانیە بە مڵکێت وەختی خۆی وەقفووە دراوە بە مڵکێت بۆ زانکۆی سلێمانی. بەزەو خاوەمڵکانە ژمارەیەکی زۆر خاوەمک لەوێە کە چەند ساڵێکە تیاژینە و شوێنانە و لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانی هەوڵماناوە کە بە شێوەیەکی هێمنانە کێشەکە چارەسەر بکرێت. ئێمە خاوەن مڵکەکان دەرناکەین لەو شوێنانە و شوێنکە و شوێنانە چەند ساڵێکە لەوێن ئەوان، بەڵام بە قەراری محکەمە ئەو شوێنانی کە جیاواز بڵین تەجاوز کراوەتە سەری بە قەراری دادگا دادواری بەڕێز دوایەوە چەند جاری استیناف کراوە قەرارەکە کە بڕیار دراوە شوێنە تەجاوزانە بڕوخێنرێت. بڕیارە ڕۆژی 12 تەمووز ئەو خان و زەویانەی گەڕەکی مەڵکەندی کە مڵکی زانکۆی سلەیمانیە لەلایەن تیمەکانی زیادەڕۆیی لا ببرێت و تێک بدرێت. ئەمەش دانیشتوانی ئەو گەڕەکەی نیگەران کردووە و داوا دەکەن کە هاوکاری بکرێن و زەوی و خانۆکانیان لێ نەسەندرێتەوە یاخود قەرەبوو بکرێنەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.